بۆ مۆزوعە. ئازیزان دەربارەی گرتنی شاسوار ئەشمەوێ لەسەر ئەوە ئەم شەوتە قسەتان بۆ بکەم. تەمان ئەوەی کە ئێستا بڵاو بوو ئەوەیە کە شاسوارن لەسەر ئەوە گرتووە کە چەندین جار بان کراوە بەڵام نەچووە. شاسوار هەمومان ئەزانین چەندین جار من باسم کردووە کە دەیان داوای لەسەرە. یەکێتی ساڵانێکە ڕێگە نادا کەیسەکانی بجۆڵێنێ لە ڕووی یاساییەوە. لە 2012ەوە ئەم خەڵکە ئەچێ لە دادگا شکات ئەکا لە شاسوار نەدادگا نەدادوەر نە پۆلیس یەک کەس ناجۆڵێتەوە بەرامبەر بە شاسواری عەبدولواحید. بەڵام ئەگەر شاسوار تۆزێ کلک بجۆڵێنێ بەلایەکە خێرا یەن کەیسەکەی بۆ ئەجۆڵێنن بۆ ئەوەی کە زیاتر بیکەن بە پێڵاو بەمانەی کەلیمە. بۆیە ئازیزان ویسم ئەوەشتان پێ بڵم و دوایش تەسەوڕەکەم لە قسەکانە بیڵێمەوە سێرێتۆ ئەم هەموو کورسیە هەبێت باشە بەڵام 10 نەفەر